سارێکمان هەیە دەڵێ کاری چی ڕانەبوردی ئێستا و ئایندە لێک زیاد دەکرێنەوە بەهۆی هاوڵکاری بۆشایی قوتابیان. چۆن کاری ڕانەبوردی ئێستا و ئایندە لێک جودا دەکەینەوە، بەڵام ئاگدار بە لە پرسیارەکەدا دیاری نەکردێت کە لە کرمانجی خوارووە یان کرمانجی سەروە، بەڵام بەناڕاستەخۆ پێت دەڵێ بەهۆی هاوڵکاری. مادەم وشەی هاوڵکاری تێدا کەواتە ئەو داوای کرمانجی خواروو دەکات. ئاگدار بن بۆچی؟ چونکە لە کرمانجی سەرو کاری ڕانەبوردی و ئایندە لێک جودا دەکەینەوە بەهۆی نیشانەکان. ئەگەر بێت و یاساکەی بۆ کارەکە بەم شێوەیە دروستکرا بوو، ئەوە وشەکە چەند لێکدانەوەک هەڵدەگرێت. یەکەم، ئەگەر وشەکە بە سووری دێک و ڕەجی کارکوت زێنای لەکاو دروستکرا بوو، ئەوە ڕانەبوردووی ئایندەیە لە زاری کرمانجی سەرو. ئەگەر بە دەستوری د ڕەجی کارکوت زێنای لەکاو دروستکرا بوو، ئەوە دەستوری ڕانەبوردی ئێستایە لە زاری کرمانجی سەرو. باشە، کەواتە لە کرمانجی سەرو بەهۆی نیشانەکانەوە کاری ڕانەبوردی و ئێستا و ئایندە لێک جودا دەکەینەوە، بەڵام لێرانەدا نەینووسێ کامە زاری دێ، ئایا زاری کرمانجی خوارووە یان کرمانجی سەروە، بەڵکو بەناڕاستەخۆ دەڵێ بەهۆی هاوڵکار. مادەم وشەی هاوڵکاری تێدا هەیە، ئەوە داوای زاری کرمانجی خوارو دەکات. لە زاری کرمانجی خوارو کاری ڕانەبوردی ئێستا و ئایندەمان هەیە، هەمان یاسان هەیە. یاساکەی بریتێ لە چی؟ بریتێ لە دە کۆ ڕەجی کار کۆ جێناوی لکات ئەنجێناوەلکاوەکانی کۆمەڵی سێمە. ئەو دەسوورە هەم بۆ ڕانەبوردی ئێستا بەکاردێ، هەم بۆ ڕانەبوردی ئایندە. بەهۆی چی لێکیان جودا دەکەینەوە؟ بەهۆی هاوڵکاری کاتی. ئەگەر بێت و هاوڵکاری کاتی وە ئەوە ئێستا بەکار هاتووی، ئەوە بۆ ڕانەبوردووی ئێستا بەکاردێ. بەڵام ئەگەر بێت و هاوڵکاری کاتی سبەی دوو سبەی یان هەفتەیەکی تر، باشە، هەفتەیەکی تر یان بوومنە ساڵێکی تر، ئەم هاوڵکارانەی تێدا بەکار هاتووە کە ئەوانە بریتن لە هاوڵکاری کاتی، باشە، ئەو واتە کارەکە بۆ ڕانەبوردووی ئایندەیە. کەواتە بە کورتی کاری ڕانەبوردی ئێستا و ئایندە لە زاری کرمانجی خوارو بەهۆی هاوڵکاری کاتی لێک جودا دەکرێنەوە، لەو زاریش هاتبووە. بە هیوای سوود بینین.